مامۆستا گیان من دوو جارە خەوە پێغەمبەری خوا بینم صلی الله عليه وسلم، یعنی نەبیرکردنەوەم جۆرێک بووە نەخ یعنی کابرایەکیش نیم سواز بخوا دوورم لە خراپە، بەڵام کابرایەک نیم بڵێ وەڵی مەسەلەن ئەولیا ئەوە نیم، بەڵام ئەگەر ئەگە خوا لێم وەرگرێ خراپەم نییە شکر خوا لێم وەرگرێ یەقینم لە سەداسەد و یعنی شتێک نییە لەلام گومانێک هەبێ لە بوون و نەبوون، ئەمە گومانم لە بوون و شتانە نەماوە، گومانم یعنی هیچ شتێک هەموو ئاینی خوا پێغەمبەرانی سەلامی خۆیان لێبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانەکەی خودی مەسەلەن ئەڵڵا کە خالقمە کە رازقمە کە بە هەموو سفاتەکانی قبوڵمە ئەمانە یەقینن لەلام خودی پەیامبەرەکەشم عشقم بۆیە هەیە، یعنی ئەمانە ئەم نییە خۆم و هەرچیم هەیە و هەرچیم نییە یکەم بە قوربانی یەک کەلیمە لە ناوەکەشی ئەوە گەشتومەتەوە، یعنی ئەوە نییە مەسەلەن من لە ڕاستی مامۆستا من لە ئیلحادەوە گەڕاومەتەوە با ڕاستی بێ بڵێم بار حقیقت بڵێم اینجا لە هەموو نوقسانەکانەوە گەشتومەتە ڕاستی مەسەلەن ڕەخنەیەکەمە بۆ ڕۆشتوم گەشتومەتە ڕاستی گەشتومە ڕاستی تا یەقینم بۆ دروست بووە من ڕاستی خوا ئەناسم خوام خۆشەوێ بۆ بەهەشت و جەهەنەم نییە من بەندەی ئەوم ئەو خۆی سەرپشکە لەوەی چی لە منەکە ئایا لێم وەرەگرێت چاکەکانم یا لێم وەرناگرێت ئەویان بۆ من نییە بۆ بڵم چیەکەی و چی ناگەی چکە ئەو خالقی منە ئەو بڕیاردەری منە ئەو من بەندەی ئەوم بە کوردی کورتی من عەبدی ئەوم دکە ئینسان عەبد بوو بۆی نییە قسە بکە بۆی نییە هیچ بڵێ بۆی هەیە فەرمان جێبەجێکە من ئەوە بەڵام دوو جارە خەوی پێوە بینم مامۆستا جا ئەم خەوانم بۆ کەسێکی نزیک جێڕایەوە دەستی کرد بە پێکەنین ئەو زۆر لە پێشمەوە لە مناڵی نوێژەکە بە تاقوایە کردی بە پێکەنینتی بەخوا سەیرەوێ لە قیامەتا تۆ لێمە شوێنەکە باشتر بێت مامۆستا گیان جارێکیان خەوم پێوە بینی لە دوو عیمارا بووین ئەو لە تەبەقێکا لە بالکۆنێکا وەستابوو منش لە شوێنەکە شاری گیان مامۆستا شێوەیم نەبینی با درۆ نەکەم ڕوخساری نەدی بەڵام کەسیش پێی نەوتم ئەوە بەڵام لە خەوەکەوەکۆی دڵم پێم بڵێ ئەمزانی ئەوە تەنانەت ئەوە شەرمم لێکرد لی نزیک ناکەوتمەوە شارەکە بوو بە گڕکان و ئاگر و ناڕەحەتیشی قورس هەمووی لە تیاچوو نابووین بانگی کردم خۆم و مناڵەکانم وتی وەرە تەنیشتمەوە و مەترسە پارێزراوی ئەمە یەک شەوێکی کە خەوم پێوە بینی مامۆستا بە عیزەتی خوا درۆ لەگەڵ توان ناکەم ئیشەڵڵا خوا ئاگای لە دەنمە خوا ئاگای لە خەوەکەشمە خەوم پێوە بینی لە ناو سەحابیا وەسابووم لە نزیشیەوە ئەڵبەت ڕوخساریم نەدیوە بەڵام بە قەو و قیافە و بە عەزەمەتەکەی دیار بوو کە ئەمە کەسێکی جیاوازە اینجا وەکو ئەوەشی لە غەیبەوە شتێک لە دڵما هەستێک پێم بڵێ کاکە ئەمە پەیامبەری ئیسلامە لای کرد بەلامە وەکو دەنگ گوێم لە دەنگی بوو لوتی لێرە چاوەڕێم کە چ ئاگای لەم ناوە بێ ئەڕەم ویەمەوە نەڕۆی تایەمەوە ئەو دوو خەوم پێوە بینیوە ئیتر نازانم زۆرش حەزمە کرد بە لیقای جەناب بگەم خۆشحاڵم کە چاوم پێ کرد و کە گوێم لە دەنگێ بوو لەبەرەوەی بەڕاستی گوێگری وتارەکانتم ئەشمەوێ ئەم شتوشتە بینیوە حەزەکەم دڵم یعنی حەزەکەم دڵم یەکلایی بێتەوە خۆزگە مامۆستا کۆسا لێرە بوو ئەگە لە لایڤە ئاگاداری کەنەوە بۆی بێت ئەم خەونە بۆ لێکداتەوە بەڵام بە بۆچینی منەوە تۆ چەند ساڵ مولحید بووی مامە گیان 35 ساڵ 35 ساڵ مولحید بووی مامۆستا لە 6 ساڵیمە بڕام بە هیچ نەبوو لە کەیەکەوە زیاتر لەبەرەوەی لە کەیەکەوە زیاتر مامۆستا ئازانی پێ بڵێم بۆ ئابووم با پێ بڵێم بۆ ئابووم من لە بنەماڵێکی شۆڕش ژێر بووم با بڵێن بابانای بڵێن شۆڕش کە بەداخەوەشەڵا من ئەو ڕابردووی بنەماڵەکەم نەبووایە هین نیم سەرشۆڕ نیم پیان لەبەرەوەی خیانەتیان نەبووە بەڵام بەداخەوە لە ناو گروپێکا بۆ کە گروپەکە چەپ بووە بەداخەوە بڵێن خاڵەکانیشم هەر چەپ بوون باشە ئەم شتانە لە ژیانی منە ڕەنگدانەوەیان هەبووە ئیتر لە مناڵیە تەمەنێکی مناڵێ باوکم وەفاتی کردو ئەوانە دایک ئەو کۆنتڕۆڵی نییە بەسەر بناڵا بە تایبەتی کوڕ ئەو کۆنتڕۆڵی نەبوو منیش زۆر ئەوداڵی خوێندنەوە و لە ناو خوێندنەوە و کتێب و ئەوانە و تێکەڵی دوایی چەپەکان بووم و فترەیەک چەپ بووم و دوایی بووم بە کادرێکێک لەم حیزبانە و دوایی
لە 2009 یەکەم شتکە کردم، یەکەم هەنگاوکردنام لە هاتمە دەرەوە، وازم لە مەعاشێنە، پێم حرام بوو، کەس پێی نەوتم، بەس بە بیری خۆم بیرم کردەوە من سەرچاوی داهاتی عێراق نازانم چێ، نازانم لەکوێت، نازانم چی لێت، بە ناوی منەوە پارەی و ئەدزریاگە من نەبم پارە بە ناوی منەوە نایە، لەبەرەوە خۆم لێ کێشایەوە، ئیتر غەڵەت بووم یان ڕاست ئەوان کردم، پەشیمانی ژیم لێ. بەڵام ئەوەیە ئەو دقیقەوە وشەی تەوحید هات بەسەر زماندا ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. دوای چەند ساڵ لە ئیلحاد مامۆستا با بڵێن 5 ساڵەکەی ئەوەڵی واز لێ بێنە، با بە دەی واز لێ بێنە، باشە لە 35 ساڵی یعنی 25 ساڵ 25 ساڵ پێش ئێستا مامۆستا ئیلحاد دەزانیشی سە کۆمەڵە ملحی دەبینم باشە، ئەڵەم باوەڕم بە ڕەبێک هەیە، یعنی ئەڵەم باوەڕم بەوە هەیە خالقێکم هەیە، خوڵقایەک من خوڵقاوم، من لە خۆمە دروستنەوە، ئێمە ئەوەشمان نەبوو، یعنی ئێمە زۆر مشکی لە ملحید بووین، من وەکو خۆم زۆر مشکی لە ملحید و ئێستش کۆمەڵێ برادەرم هەیە ڕەنگە ئەم قسانە گوێ لێ بێت دوایی پێم بڵێەوە تۆ بۆ قسانەوە کرد، بەڕاستی تۆ باوەڕت بەخوا هەر نەبوو، هەر مامۆستا من نازانم بەشەر نەبوو، من لە دابە بووم، دابە ئاخوای گەورە فەرمێ دابەتون فی الأرض، من لە ضمنی ئینسانە نەبووم، ئێستا زانم کە لە ضمنی ئینسانە نەبووم، چونکە ئینسان کە خالقەکەی خۆی نەناسی، باشە کە ڕەبەکەی نەناسی، کە ئەڵڵاکەی خۆی نەناسی، هیچ سفاتێکی ئینسانیش هەڵ ناگرێ، یعنی با من بەدەم بڵێم ئینسانم، بەڵام ئەکرێت داوێن پیس بم، ئەکرێت حرام خۆر بم، ئەکرێت دز بم، ئەکرێت خیانەتکار بم. طبعا قەدەرێکی زۆر جوانە، قەدەرێکی زۆر جوانە، من زۆر حەزەکەم لەگەڵم کەسانەیە قسە بکەم. باشە ئەو کاتانی کە موحید بووی کە ئێستا الحەمدولله موسڵمانی، یعنی بەراوردێکی کەم لە 1 دقەیەکە بەراوردێکی کەم ئەو ژیانە و ئەم ژیانە ئیسلام چی پێبەخشی و ئیلحاد چی پێبەخشیت؟ مامۆستا کە ملحید بووم کە ئەو سەردەمی کە باوەڕم بە هیچ نەبوو زۆر سەرمایەداریش بووم، بەڵام ڕاحەی بالم نەبووە، عەرەبی ئەڵێ ڕاحەت البال، ئیتر کە ئەڵێ ڕاحەت البال یعنی زۆر خۆشە خەوێکی زۆر خۆشە هەیە. ئێستا نانە حج نەک مرتاحی نییە، هەر ئەسڵەن مامۆستا ئەسڵەن بەردەوام لە کەعباژیت، بەردەوام تۆ ئازانی مەسەلەن شتێک نییە دڵێ پێخۆشە مامۆستا، تۆ بیرەکەی تۆ بۆ کوێ ڕۆی، تۆ لە ڕێگایەکەی بەردەمەکە و داخراوە بۆ کوێ ڕۆی، یعنی لە چیەکەی ئەوە تەمەنە بوو بە 40 بووە 50 بووە 60 دوایەوە چیەکەی من چیم کرد؟ بەڵام مامۆستا ئێستا من ئەم قسەکەم خوای گەوراگای لە دڵمە بە غەڵەت لێم تێنەگا، ڕەنگە ئەگەر هاڵێ بەنان محتاجە درۆ ناکەم ئەگەر وابێ، ئەڵبەت مامۆستا ئەمە بە ناشکور ناڵێم، من هەموو شەوێ 1000 جار سواسی خواکەم بۆ ئەوەی کە پێی بەخشیوم، چونکە من بڕوام وایە مامۆستا قەمسەڵەیە کە بای 20,000 لە بەرمە ئەگەر شایستەوە نەبێ خوا پێوە نابەخشێ، لایەقی من ئەمەیە کە ئێسەوانتیایە، من لەمە زیاتر لایەقی نیم، هەر ڕۆژێ لیاقەتی من بەرز بووە خوای گەورە بۆم بەرزەکاتەوە، من بڕوام بەمەیە، بڕوام بەوەیە تۆ کە با بەخۆی من نانی وشکە خۆم، من شایانی ئەوەم کەیخەم، من باجی هەڵی خۆم بێ بدەم مامۆستا، تۆش باجی خۆتە دەی، هەمومان مامۆستا، تەنها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئومەتە باجی نەدا و باج نادا، لەبەرەوەی هەڵەی نەبووە، هەڵەیەکی وای نەبووە کە فەزع بێ، ڕەنگە ئینسان لە ژیانێ ئەویش ڕەنگە مەسەلەن هەندێک جار شتات بێ بەغایەلەیە خوای گەورە ئاگاداری کرد بێتەوە یەکسەر، بەڵام ئێمە هەمومان مامۆستا گیان بەخوای گەورە کفرێ بکە بێ باجێ و کفرە بدەیت، چاکەیە بکە بێت باجەکەی بدە، من باجی خۆمەدەم، شکرم بۆ خوا، سوپاس بۆ خوا لە شەرەفم دەری نەکرد، لە نەخۆشی نەیان بێ، ماڵ و مناڵم سەلامەتە، شەرەفم سەلامەتە، من مەمنونی خوام، ئەمە چیان باجە، وەڵا ئەسڵەن وەلیلله المەثل الأعلا، من کوڕەکەی خۆمەوەی بەرامبەر کردمە سەرما بڕینە پشتی بلەوە، ئەمە حەقیقەتە، من ئینسان دان بەوا بنێ کە من ڕازیم بەوە، بەڵام مامۆستا ئێستا ئەومە بەسمەوەی کەوا نەزانی ناشکرم بە بەشی خۆم، کە خوش غەڵەت لێم تێناگا، ئینشەڵڵا خوا ئاگای لە دڵمە قەت غەڵەت لێم تێناگا، بەڵام مامۆستا ئێستا بە عیزەتی خوام قسە بۆ تۆ کەم لە هەموو دڵۆیکەم، ئێستا هەموو شەوێ من بەبەر سەرماوەم، هەتا بەیانی بۆ نانی ژیان، هەتا بەیانی، ئیتر بزانێ چەند سادە، بەس بە عیزەتی خواوە ئەزانم هەموو سلێمانی 2 دەرگای تێکراوە، کلیلی هەردوو دراگەی بە منەوە هەموو سلێمانی کرێکی منە، مەبەستم سەرمایەکەی وا ئەزانم هەموو دنیا سەرمایەنە، بەخوا وا ئەزانم خەڵک سیاری پێوە زانمی منە.